32 کچ و کوڕی شاری سلێمانین و لە ڕێکخراوی پاکیزەیی و ڕێکخراوی مرۆڤ دۆستی کار ئاسانیان بۆ کراوە و ئاهەنگێکی هاوسەرگیری بە کۆمەڵیان بۆ ئەنجام درراوە. خەرجی ئاهەنگ و ئاڵتون و بەشێکیشان پێداویستی ناوماڵ و کرێخانووی چەند مانگێکیان بۆ دابین کراوە. مامۆستایەکی ئاینی دەڵێت کار ئاسانیکردن بۆ گەنجان و لاوان لەلایەن دایک و باوکان و خێرخوازانەوە چاکەیەکی گەورەیە و پێویستە برە و بەم کەلتورە بدرێت تا پرۆسەی هاوسەرگیری بەردەوامی هەبێت و لەبەر نەبوونی پارە و سەرمایە کچان و کوڕان پرۆسەی هاوسەرگیری دوانەخەن. هەموو ئینسانێکی ئیماندار ئامانجی پێویستە ئەوە بێت کە لەخوای پروردگار نزیک بێتەوە کە یەکێک لەو هۆکارانە یارمەتی دەرێتی بۆ نزیک بوونەوە لەخوا و دووربوون لە گوناه بریتیە لە زەواج و هەروەها بوونی مناڵی ساڵح کە لە ژیانی خۆی یارمەتی دەری بێت و لە دوای ژیانی خۆشی هەر درێژە پێدەری ڕێبازی ئەو بێت و دوعای خێری بۆ بکات و کاروکردەوەی چاک ئەنجامدا لە ژیانی دنیا. بۆیە پێویستە لەسەر هەموو مسلمانێک ئەم پرۆسەیە ئاسان بکات بە ئاسان سەیری بکات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ یەسیروا وەلا توعەسیروا، فەرمێ کار ئاسان بکەن لە هەموو شتێکە. ئیتر بەتایبەتی لەم مەسەلەیە کە کوڕەکە چۆن پێویستی بە زەواجە کچەکەش هەروەها پێویستێتی و هەر شتێک بکەن دوایە هەر چۆن بژین هەرچیەک چۆن گۆزەران و ژیان هەر چۆنە بێ ئەوان بەیەکەوە ئەژین شتەکە بۆ هەردووکیانە. لەبەرەوە پێویستە سەرشانی ئەو کوڕە قورس نەکرێت بە هەندێک تەکالیف بە هەندێک مەساریف کە لە توانایان نییە، پێویستە نەکرێت بە ژێر قەرزەوە. چی لە توانای ئەو گەنجانە هەیە بە شێوەیەکی ئاسان زەواج بکەن و ئاسانکاریان بۆ بکرێت و خەڵکی خێرخوازی هەوڵ بدەن یارمەتی ئەو جۆرە کەسانە بدەن. بەڕاستی ئەوە خێرێکی گەورە و نەبڕاوەیە بۆ خۆیانی تۆمار ئەکەن. چەندین جار ڕووی داوە کاتێک کوڕێک دەچێتە داوای کچێک داواکاری ماڵی بووک هێندە زۆرە کە زۆر جار پاشگزبوونەوەی کوڕەکەی لێ دەکەوێتەوە لە مەرجی خانوو ئۆتۆمبیل و ئاڵتونی زۆر و لەگەڵ چەندان مەرجی دیکە. هێندێک جاریش کچ و کوڕەکە داوایەکی کەمیان هەیە بەڵام خانەوادەکانیان ڕازی نابن و ئایندەی کوڕ و کچەکانیان دەکەنە قوربانی کەلوپەلی دنیایی. داخەوە لە کوردستانی خۆمان لە وڵاتی خۆمانە زۆر جار کچ و کوڕەکان تا ڕادێ کار ئاسانی بۆ یەکەکەن بەڵام دایک و باوک عایلە عەشرەت چواردە و وازیان لێ ناهێنن و هەندێک مەرجی قورسیان بۆ دادەنن. لە ڕۆژگارێک کاتی کەوتوینە کە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی دۆلار و مەسەلەی زێڕ قورستر دەبێت و ئەرک زیاتر دەبێت لەسەر خانەوادەکان. لە ڕۆژگارێک کاتی کەوتوینە کە کوڕە جوانەکانمان ڕەنگە مەسەلەی تەعیینبوون و مەسەلەی موچەی تەواوەتی و بوونی خانوو و بوونی سیارە و بوونی سەکەن و شوێنێکی گونجاو ڕەنگە تۆزی قورس و ئیزعاج بێ. بەداخەوە لە وڵاتی خۆشمان تا ڕادێک ئێستاکێ هەندێک جار دایک و باوکەکان ئەو ئەرکە دروستەکەن. ئێمە زۆر جار وتومانە پرۆسەی زەواج بریتیە لەوەی کە کچ و کوڕەکە بە ئارامی دەرونی بە ئارامیەکی دارایی بە ئارامیەکی تەنانەت گیرفان بە ئارامیەکی بیرکردنەوە بچنە ماڵ و حاڵی خۆیان. بەڵام بەداخەوە زۆر جار خانەوادەکان بە زەختێک و فشارێکی زۆرەکەنە سەر کوڕەکە و یان کچەکە کاتێککە دەچنە بۆ ماڵی خۆیان بە گیرفانی بەتاڵەوە بە قەرزێکی زۆرەوە بە بیرکردنەوەیکی زۆرەوە بە بۆڵەبۆڵ و گلەیەکی زۆرەوە کە زۆر جارێمە تەجروبەمانەیە ئەم کچ و کوڕە چەندین ساڵ باجی ئەو هەڵسو کەوت و تەعامل و ئەو مەسروفاتە دەنەوە کە لەسەرتا بە کچەکەیان بە کوڕەکەیان کردووە. ئەوانەی پرۆسەی هاوسەرگیری بە کۆمەڵیان پێکێنا خۆشحاڵن بەوەی هاوکاری کران و کار ئاسانیان بۆ کراوە چونکە بەلای ئەوانەوە خۆشبەختی ژیان مانای ئەوەیە کە بە قەرزاری پرۆسەی هاوسەرگیری پێک نەهێنن. هەروەها داوا لە کچان و کوڕان و خانەوادەکانیان دەکەن کار ئاسانی تەواو بۆ نەوەکانیان بکەن. ئەوان پێیان وایە لە هاوسەرگیریدا کەسی باش و خێزانی بەختەوەر پێوەرە نەوەک ناوبانگ و سەرمایە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.